پاشنیوەڕۆی هەینی ئاگرێک لە دەغڵودانی جوتیارانی ناوچەی داوێ کەوتەوە. خەڵکی ئاوایەکان و هێزەکانی بەرگری و شارستانی نەوجول لە هەوڵی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکەدا بوون بۆ ئەوەی کەمترین زیان بە بەرهەمی جوتیاران بگات. ئەجمێر بۆ 23 دقەکەمی ئەمڕۆ تەلەفۆنمان بۆ کرا کە ئاگرێک کەوتۆدەوە لە نێوان چاوری ساڵەی لە ڕێ پەتەکیەوە ئاگرەکە پەرەی سندووە ئاگرەکە زۆرە گەرمان هەیە و ڕاستەخۆ وەکو خۆم ئەسنای واجبی شم نییە. تەلەفۆنم بۆ بەڕێوەبەری گشتی ئەمید مفید کردووە و هاوکارمان بووە دەستخۆشی لەکەین و بەرپرسی بنکەی خۆشم خەڵکێکی زۆریش هاوکارمان بووە بەس بەداخەوە ئێمە لێراکە چەند تەنکەرێکمان ڕاگرتووە ئێستا ئاومان نییە لەو کاتە کارەبا نییە خەڵکی زۆر ئەرکەوازی هەیە تەنکەری ڕاگردووە پڕیکات تەنکەری شارەوانی پڕیاوی کردو هاتۆ کارەبا بڕەوە لەکوێ پڕیکاتەوە. جوتیارانی ناوچەی داوێ بە حەسرەتەوە ڕوویدەمی گلیان لە حکوومەت دەکەن لە کەمی ئاو و کارەبا کە بەهۆیەوە تیمەکانی ئاگر کوژێنەوە نەیانتوانی لە کەمترین ماوەدا ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەن و بۆ هۆی ستاندنی 1000 دۆنم زەوی کشت و کاڵی گەنم. کار ئاو نییە بکەین لە هینەکان لە حەلقەکان فەرمومە کەس نازانێت کێ سوستانێتی ئەم جارە ئێمە وای ئاومان نیە مۆلێ لۆکمانشا دەفتەری هاوەقە دارێک کارەبا تەوری نایخێنە سەر ئەوەی کارەباکە حتا ئیسا ئاوەکە بڕ فەرمو لە ساڵایی وەسوجا ئەوەتا لە گەیە بەلەوە گەوەتاوە شۆفەڵ و حەریقێک کفری ئیسا بەس دەنگات نێ خۆمانش ئاو بیایان کوژانە خۆیان ناگە بەس ئاو نییە حتا چوونە لە گومەتە بۆ لە پایین دایەوە دوو جا پڕیانگاتنەوە بێفریان ناکە پێ فەرمو لە کوێ ئاریسەنە لە ساڵەیەوە بۆیدا هیچ ناکەی ئارە وەڵا جاتر لە 200,000 دۆنم بەس گەرم ئاگەرم بچوو ئەم جارە بێجگەلەوە فەرمو ها لە کوێوە بزاشجا تەحخوا دیوانکە ڕەشەوە زیاتر لە هەزاران دۆنم. بەشێک لە جوتیارانی داوێ بەرهەمی ئەم ساڵیان درەو کردووە و لە چاوەڕوانی کڕیاردان بۆ فرۆشتنی بەرهەمەکانیان. بەشێکی دیکەشیان ئەمڕۆ بە دیار ڕەنجی ساڵێکانەوە دانیشتو بوون لەگەڵ قرچەی ئاگردا ڕەنجی ئەم ساڵیان بەباچوو. کاروان حەبیب، کورد سات نیوز، خورماتوو.